نیشتمانی کوردستان لەلایەن چەند ڕەوشنبیرێکی کوردەوە بیر و ڕایەکەی گەڵاڵە کرا و لە مایسی 1975دا لە شام کۆبوونەوەیەک کرا بە بەشداری هەڤاڵان دکتۆر فواد عەبدولرەزاق فەیلی ئیمام جەلال و چەند برادەرێکی تر بۆ دانانی ڕێکخراوێکی سیاسی تازە لە کوردستاندا لەسەر ئەساسی ئەو ڕاستیانەی خوارەوە. یەکەمینیان کە جوولانەوەی ڕزگاری نیشتمانی دیموکراتی خەڵکی کوردستان کە پێی دەگوترێت کوردایەتی وەک جوولانەوەیکی بابەتی مێژوو کرد هەر لە کایەدایە و هەتا ڕزگاربوونی کوردستان و بەدیهێنانی ئامانجەکانی خەڵکی کوردستان ئەو جوولانەوەیە هەر دەمێنێت. ئەو نامێرکەی کە بە ناوی یەکێتی نیشتمانی کوردستان بۆچی دەرچووە و لە دەرەوە بە عەرەبی نووسرا بوو، شەهیدی نەمر شاسوار جەلال کاک ئارام کردوویەتی بە کوردی و بڵاوی کردبەوە لە وڵاتدا. ئەو وەختە بەو پەلەپەلە بەدیهێنانی حیزبێک لە توانادا نەبوو. لەبەر ئەوە دەبوایە ڕێکخراوێکی فراوان دابنین کە واقعی مجتەمەعی کوردستان و پێویستەکانی گەشەکردنی مجتەمەعی کوردستان ڕەچاو بکات. بۆیە بیرکرایەوە لە شێوەیەکی نیمچەبەرەیی وەک یەکێتی نیشتمانی کوردستان کە هەم ڕێگا بە تاک نەفەر بدا ببن بە ئەندام لە ناویە و هەم ڕێگا بە ڕێکخرا و دامەزراوی شۆڕژێرانەی سیاسی کوردستانیش بدا. ئەوەی ڕۆژێ هەر کۆمەڵەی ڕێزدەرانی کوردستان لە کایەدا بوو بۆ یەکێتی نیشتمانی کوردستان لە کۆمەڵێک لە ئینسانی تێکۆشەر و شۆڕژێر و پێشکەوتنخواز و کۆمەڵەی ڕێزدەرانی کوردستان پێکهێنرا. یەکێتی نیشتمانی کوردستان لە 21 مایسی 1975دا مسودەی بەیانی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستانی تەصدیق کرد.